بسم الله الرحمن الرحيم. بینەران و بیسەرانی کەناڵی ئامۆژگاری لە هەر کوێیەک بن سەلامی خوای گەورەتان لێبێت. یەکێک لەو شتانەی کە ئیسلام لە پێناویدا هاتووە پارێزگاریکردنە لە ماڵ و سامانی مسلمانان و هەروها ئیسلام هانی مسلمانان دەدات کە کار و کاسبی حەڵاڵ بکەن و بەدوای بژێوی حەڵاڵی ڕۆژانەیاندا بگەڕێن. مسلمانانیش دەبێت بۆ هەر کار و کاسبیەک پێش وەخت پرسیار بکەن و بزانن کە ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتە ئەو کارە لە ڕووی حرامی و حەڵاڵیەوە. لە میانەی ئەم باسەدا ئەم شەو میوانداری بەڕێز مامۆستا مەحموود خدر شاسوارمان کردووە کە هەڵگەری بڕوانامەی ماستەرە لە زانستە شەرعەکان، هاوکات قوتابی دکتۆراشە لە هەمان بەش بۆ قسەکردن لەسەر بابەتێکی هەستیار و گرنگی ئەمڕۆی مسلمانان کە ئەویش دراوە ئەلکترۆنیەکانە. یەکەم پرسیار ئاراستەی میوانەکەم دەکەم و دەڵێم ئەم توێژینەوەی کە کارت لەسەر کردووە چەند کادی خایاندووە؟ الحمد لله رب العالمين والصلاة والسلام على النبي الأمين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. من دوای ئەوەی کە ئەو ڕیکڵامەم بینی لە ئەکادیمیای کەناڵی ئامۆژگاری کرا کە داوای لە بانخوازان کردووە، داوای لە ئیمام و خەتیبەکان کرد کە هەر کەسێک بتوانێت توێژینەیەک بکە یاخود بەحثێک بکە دەربارەی ئەم مەسەلە تازەیە کە مەسەلەی دراوە ژمارەیەکانە، کارێکی چاکە و دەرگا بۆی واڵایە. مژ ئەوم بە دەرفەتێکی چاک زانی کە بەحثێک بکەم و هەروها بەدواداچوونێک بکەم دەربارەی ئەم مەسئلەیە کە خزمەتی مسلمانانی تێدایە و نزگەی 4 مانگی خایان هەتا گەیشتمە ئەو قەناعەتەی کە ئیسە خۆم بۆ خۆم گەیشتمە پێی. خوای گەورە پاداشتی خێرت بداتەوە. مامۆستا لە کۆندا خەڵکی چۆن کڕین و فرۆشتنیان لەگەڵ یەکتیا کردووە؟ پێش دەرکەوتنی دراوەکان ئەوە بۆ خەڵک لە ڕێگەی مقایەضەوە کڕین و فرۆشتنیان ئەنجامەدا. مقایەضە واتە تەبادل السلع، واتە گۆڕینەوەی شتومەکەکان. ئەوە بوو کەسێک ئەگەر خواردنێکی بەهاودا ناو بازاڕەکان بۆ بیوای سای بفرۆشێ، ڕەنگ بێ کەسێکی تر لە ڕێگەی هەر خواردنەوە لی بکرایە، ئەم خواردنی وەرگتاویش خواردنەوەتە لە ڕێگەی گۆڕینەوە ئەنجامەدرا. یاخود ئەگەر کەسێک بیوای سای زەویەک بچێڵێ بە هەمان شێوە لە ڕێگەی تەعامەوە بوو، یاخود ئەگەر کەسێک بەهاتای ناو بازارەوە بیوای سایە کوتاڵ و قوماش بفرۆشێ بە خواردن بۆ یاخود لە ڕێگەی کانزاکان بۆ یان ئاسن بۆ بەم شێوانە هەتاکوم دراو دەرکەوت. بەڵێ باشە، پێناسەی دراو چییە؟ پێناسەی دراو لای فوقەها ناوێکە بۆ ئەو دوکانزایی کە وەک دراو بەکار هەوردراوە، خاصەتەن ئاڵتون و زیو کە دینار ئاڵتون بوو درهەمش زیو بوو، زیاتر وەک ناوێک بۆ ئەو دوودراوە بەکار هاوردراوە. ئەمە لای ئابووری ناسەکان کە پێناسەی دراو ئەکەن ئەڵێن کە وەک عملة هي وحدة التبادل التجاري التي يجب أن تكون صادرة من قبل الدولة وتعتبر ثمنا وتجد لها قبولا بين الناس لدفع السلع والخدمات. وتآبوري ناس كان ذات الرشاوي مرجو وظيفة كان دراوي عن كردوة كاتيكا بيناسي عن كردوة كيكي ألوغوري بازرگانية كدبي للاين ولاتو سرپرشتياري بكري وهروها شاب بكري ياخد دروس بكري ولا يخلقيش بنرخ بجميردري وهروها لناو خلقيش الرواجي چی هبه قبولی چی هبه که بوی مطمئن بن کاتێکا ئەو دراوە کڕین و فرۆشتنی پێ ئەنجام بدن. باشە، لە مێژوودا بە چەند قۆناغ تێپەڕیوە تاکو و گەیشتۆتە ئەم ئاستا؟ زانایان باسی چەند قۆناغێکەکەن. ئەو بووەک باسمان کرد لە دوای گۆڕینەوەی مەثەلەن خواردن بە خواردن، کاتێ خەڵک خواردنی بە خواردن نەگۆڕێەوە، ئەوە بوو دراوی زی و ئاڵتون دەرکەوت کە ئاڵتون دینار بوو و هەروەها درهەمش زیو بوو. و لە دوای ئەوە چونکە بزانە هەر کاتێکە قۆناغێکی تازە هاتبێ حاجەتی مرۆڤ حاجەتی ئینسان وای کردو کەشتی تازە بێتەکایەوە، وەک چۆن لە کۆنە وتراوە الحاجەت أم الاختراع. ئەمە هەڵگرتنی و تەنەقول پێی و هاوردن و بردننی قورس بوو. بۆیە لە دوای ئەوە قۆناغی دراوە وەرەقەکان هات، دراوی کاغەز يعني تمثيلي ألتون وزيو يعني يعني شو أقوله مغطى بألتون وزيو لدواي أوا يعني لشوني ألتون وزيو دانراوا بله تعبيرك بلوانا مثلا سهر ولاتك كاتيك بوي هي تشابي دراوي كاخذ بكات شنو احتياطيه لألتون ياخذ بمدوايه كبو بدولار بلان بيشتر هر ألتون بونمونا ألتون مغطى بو يعني احتياطي بو احتياطك ألتون وزيو بو بله دواي قناغي دراوي كاغز كان قۆناغی کۆمپیالە و کۆناغی سەکی بانقی و دوای ئەوانە ئەوە بوو کە قۆناغی کاردەکان هات، ڤیزا کارد و ماستەر کارد و
یان ئەو کاردانی کە پێوترێ کارتی ئێتیمان پیتاقی ئێتیمان دوایم قۆناغی دراوە ژمارەیەکان هات کە ئیمڕۆ ئەوە کە ئەوە وەکچۆنەڵێ بابەتی بەڵامەکەمانە باشە دراوی ژمارەی چییە ئەمەیان بەڵێ دراوی ژمارەی کاتێکە ئابووری ناسان پێناسەیان کردوواڵێ وحدة التبادل التجاري التي لا تتواجد إلا بالهيئة الإلكترونية وهي مشفرة غير مطبوعة ولا ملموسة ولا مركزية تعمل على نظام الند للند وهروها يتم استخدامها أو يتم إدارتها من قبل مستخدميها دون خضوع لأي سلطة مركزية أو لوسطاء عن طريق الوسائل الإلكترونية كالكمبيوترات وأجهزة النقال وتأمدرا وإلكترونيانا بهمان شوا يكيك بو ألوغوري بازرغاني بلا مشفرة واتا يتمتع بالسرية التامة يعني بجوري زور نهيني أنجام أدريه بين الند والند واتا بين مرسل ومستقبل بين كريار وفروشيار هيك كسيك نازاني كاتيك أم كرين فروشتني أم دراو بكادي هيك كسيك نازاني شي أنجامي داو شي طرفي مستقبله وشي طرفي مرسله بويا كأنجام أدري للايني سرپرشتيار كان يوا كأنجام أدري هيك خاضعني بو هيك سلطية شي مركزي لا جر كيف هيك قانون يكنية ولا جر كيف هيك ولاية يكنية يعني بشتيكي ياساينية بشتيكي ياساينية وهيك حمايتي شينية نما طبوعة وتا نما الموسى برجستانية وبردستانية مشفرة بله وهروها للرقي أجهزة إلكترونية وك كمبيوتر وك موبايل ومشتانا ياخذ ايباد ومشتانا كاتي اگر كسي بيوي هي بي دبي محفظي شي الكتروني هبي وتجزداني شي الكتروني هبي لسر سيستمي بلوك تشين او كاري بوديتا كايوا باشا ميجوي دركوتني ام دراوا بو كي دغريتوا زياتر بو صالي 2009 غريتوا 2009 بله باشا كي كم كسبوا ك بيروكي ام دراوي هنا ساتوشي ناكاموتو او بياويه كي يكم كس تواني يكم دراوي جماري دروز بكا بله هوكاري دركوتني ام دراوت شي هوكاتن هوكاريك باسا كان زانايان يكم هوكار باس لواكن لكوتاي صالي 2007 ولا سنتاي صالي 2008 او بو جيهان دارماني كيبيني لروانجي ابوريوا وهذا زوربي بنك جهاني كان بنك مشهور كان خاصة بنك كان أمريكا دوای دارماني بخوي وبيني وكاركي أو بزيادة التعاملات كان لرجي الربا وبو ياخذ إفلاسي هاورد كتشنكسيك هاكي الرصيدي خلقيان كرد اختراقيان كردو باري خلقيان برد بو خويان بويا فكري أم دراوج ماريانو لو هات چونکە یەکێک لە هەرە صفاتەکانی یەکێک لە هەرە گەورە تایبەتمەندەکانی ئەوەیە لە ڕێگەی بە شێوازێکی زۆر سڕی و نهێنی ئەنجام ئەدرێت تعدی نەکرێت یاخود تەنقیب بکرێت ئەمە هۆکاری دووەمش وەک باسمان کرد حاجەتێکە بۆ مرۆڤایەتی چونکە بەڕاستی بەکار هاوردنی ئەم دراوە لە کڕین و فرۆشتن و ئاڵ و گۆڕ زۆر ئاسانە و زۆر بەپەلەی ئەنجام ئەدرێت یعنی زۆر مرۆڤی ئیسراحەت کردووە لەوەی کە تەکلیفی تیانە پارەی حەواڵە نادا لە ماڵەکەی خۆت زۆر بە ئیسراحەت و بەڕکێفی خۆت زۆر بە ئاسانی و زۆر بەپەلا سەر شێوازی سورعەت ئەم کڕین و فرۆشتن لەگەڵ ئەو دراوە ئەنجام ئەدەیت هۆکاری سێمش هۆکارێکی سیاسیە زیاتر کە باسی و لێواکەن ئەڵێن ئەوانەی لە پشتی دروستکردنی ئەم دراوەن چەند جیهەتێکن کە ئەیانەوێ ئابووری جیهان لە ژێر ڕکێفی خۆیان بێ بۆەوەی ئەگەر هەر وڵاتێک بە قسەیانی نەکرد یاخود جیهەتێک بە قسەیانی نەکرد بتوانن اقتصادەکەی یاخود ئابوووریەکەی تدبیرکەن بیرروخێنن بینیمان چی بەسەر ئابووری ئێران هات یاخود پێشتر بەسەر عێراق هات یاخود بەسەر فێنزویلا هات یاخود بەسەر تورکیا هات باشە مامۆستا ئەم دراوە ینی جۆری زۆرە یان یەک جۆرێکە ئەم دراوە هەتا ئیساڵێن بە هەزارەها دراوی لێ دروست کراوە چونکە بۆ دروستکردنی ئەم دراوە زەحمەت نییە هەتا هەر کەسێکە گەبێەوە بەناو خۆیەوە یعنی چۆنەڵێ ئەگە عقلی ئەوە بڕ بکە کە بەناو خۆی و دراوێ دروست بکە ئەتوانێت دراوێک دروست بکە یعنی جۆری دراوەکان ئەگەنە هەزارەها بەڵێ هەتا قسە لە سەرواکرێک کە 8,000 تێپەڕاند بێ باشە بڵاوترینیان کامەیە مەشهورترینیان کە باس لەوا کرێ کە بیتکۆینە لایتکۆینە ئیتریۆمە ڕیبڵە کاردانۆیە یان ئیستا لە بۆ نمونە لە هەرێمی کوردستان بیسکۆینە کە هاتۆتە کایەوە ئەمە مەشهورەکانیانە بەڵام لە هەمویان مەشهورتر
دراوی بیتکۆینە. باشە مامۆستا بە چەند شێوە ئەتوانی بەدەستی بێنی؟ شێوازەکانی بەدەست هێنانی ئەم دراوە چەند شێوازێکە. شێوازی یەکەم ئەوەیە کە کەسێک خۆی بە دوایدا بگەڕێ و بتوانێت خۆی لە ڕێگەی کۆمەڵێ بەرنامەی مشەفەرەوە لەسەر سیستمی بلۆکچین خۆی بتوانێت درستی کا. بەڵام ئەمە ئاستەمە و زەحمەتە بۆ خەڵکی بۆ من و تو یەکێکی تر، چونکە ئەمە ئەگەر کەسێک زۆر شارەزا بێ لەو دەبێ ئەوەڵەن زۆر شارەزا بێ لە ڕێگەی بەرمەجیاتەوە و هەروەها جیازێکی زۆر متەتەوڕێوێ. ئەنی ئەگەر تا قسە لەسەرەوە هەیە کە ئەم جۆرە کۆمپیوتەرانی کە لەژێر دەستی خەڵکیێگە ئەم جۆرە کۆمپیوتەرانە بەکاربێنن ڕنگ بێ بستێ بەرەوەی کارەبایەکی زۆر بەهێزێوێ و چەند سیستمێکی زەحمەتی هەمووی بە کۆدکراوە، هەمووی مشافەرە هەتا گەیتە ئەوەی کە ببیتە خاوەن بیتکۆینێک. ئەمە ڕێگەی یەکەم. ڕێگەی دووەم ئەوەیە خۆت بچی ڕێگەی بۆرسەکانەوە کە بۆرسەی هەیە بچی بیکڕی پارەکە بدەیت و ببیتە خاوەن بیتکۆین. ئەگە لە وڵاتەکانی تر چونکە نیزامی و سیستمی بانکی کەس ڕەسیدی خۆی هەیە و سیستمی بانکی هەیە ئاسانتر هەر لە ماڵەکەی خۆت کە ڕەسیدت لەسەر سیستمە بانکیەکە تەحویلەکەیتە سەر ئەو بیتکۆینەیە خود کڕین و فرۆشتن ئەنجامە دێت لە ماڵەکەی خۆت زۆر ئاسانە. بەڵام تۆزی لە وڵاتی ئێمە ئەوە لەبەرەوەی سیستمی بانقی هەموو کەسێک نیەتی یاخود ئەنتەرنێت زەعیفە ئەوە ڕنگ بێ ئاستەم بێ شێوازێکی ترش تو خودی دراوەکە تو خۆت نایکرد بگرە لە ڕێگەی کۆمپانیانەکانی و بەرهێنانەوە ئەتوانی ببیتە خاوەن ئەو دراوە. بەڵێ ئەم چەند ڕێگەی هەیە کە هەتا ببیتە خاوەن بیتکۆینێک. بێگومان هەموو دراوێک تایبەتمەندی خۆی هەیە. ئایا ئەم دراوە تایبەتمەندی چییە؟ بڵێ لە هەرە تایبەتمەندیە دیارەکان بۆ ئەم دراوە یەتەمەتەع بالئەمان. کاتێککە ئەگەر کەسێک کڕین فرۆشتن بەم دراوە بکە تەمینە لەوەی کە نەدزرێ و هەروەها نەتەزوێر شەکرێ و هەروەها یەتەمەتەع بالسڕیەتی التامە. کەس نازانێت تو خاوەن چیت چەندێکت هەیە یان چەندێکت نییە. بۆیە بۆ هەر شوێنێک تەحویلیکەی کەس پێت نازانێت پارە لەگە خۆت نابێتە مەثەلەن بانقەکان و لەگە ئەمە بەس چییە نادزرێ؟ چۆن نادزرێ؟ نادزرێ لەبەر ئەوەی ینی چۆنەڵێ بە شێوازێک دروست کراوە کە هەمووی شەفراتە، هەمووی جەفرەیە، هەمووی بە کۆدکراوە بە ئاسانی هاک ناکرێت. هەتا ئێستا هاکەرەکان نەیانتوانیوە اختراقیکەن و حیساباتی ئەو خەڵکی کە خاوەن پارەن بتوانن بیبن بۆ خۆیان. بۆیە ئەم نهێنیە ئەمە تایبەتمەندیەکی زۆر گەورەیە بۆ ئەم دراوە، چونکە ئێمە کە باسی ئەم دراواکەین دەبێت باسی چاکەکانی بکەین و باسی خراپەکانشی بکەین. لایانی سلبی و ئیجابی. لایانی سلبی و ئیجابی. تایبەتمەندیەکی تر ئەوەیە زۆر ئاسانە کڕین و فرۆشتنی ئەم دراوە زۆر ئاسانە. تو لە ماڵەکەی خۆت دانیشتوویتە معاملەی پێ و ئەنجامەدەی. تایبەتمەندیەکی تر ئەوەیە بەپەلا ینی ڕۆتینی تیانە. مامەڵەکردن بەم دراوە ڕۆتینی تیانە و مەثەلەن کاتت زۆر لێ نابا. تۆ لە ماڵەکەی خۆت دانیشتوویتە ئەم کڕین و فرۆشتن ئەنجامەدەی. تایبەتمەندیەکی تر ئەوەیە تەکلیف چۆنەڵێ پارەی زۆر تێ ناچێ، پارە زۆر پێسەرف ناکە، مکلیف نییە. چکە تۆ ئەگەر هەر حواڵەیەک بکەی بۆ هەر وڵاتێک دەبێت پارە بدەیت. ئەمە نا پارە تەحویلەکەی تو لە ڕێگەی بتکوینەوە و کۆینەوە ببێ ئەوەی کە هیچی تێ بچێ تەکلیف ناکە. و تایبەتمەندیەکی ترش ئەوەیە کە ژمارەکەی مەحدودە. باس لەوا کرێ کە ئەوانەی سەرپەرشتیارەکەن دەنگۆی ئەوەیان هەیە یان قسە لەسەرەوەکەن کە ژمارەی بیتکۆین لە 21 میلیۆن ئەگەر توانیان 21 میلیۆن بێن نەکایەوە ئیتر ژمارەی دروستکردنی ئەم دراوە کۆتایی دێ کە هەتا ڕنگ بێ هەتا ساڵی 2140 بخایەنێ. مەبەست شان چییە بۆ ژمارەکەی مەحدودە بۆ ئەوەی نرخەکەی هەر بە بەرزی بمینێتەوە تەضەخمی تێ نەکەوێ یاخود بێ نرخ نەبێ کاتێک بۆی کە زۆر بوو بەهۆی ژمارە زۆرێ. بەڵێ مامۆستا ئایا مەترسیەکان چین لە بەکارهێنانی ئەم دراوە؟ بەڵێ مەترسیەکان زۆرن. یەکێک لە هەرە گەورە مەترسیەکان ئەوەیە کە جهالة المصدر وجهالة الضامن وجهالة المتحكم به. ئەو مصدرەی کە دراوی بیتکۆین ئەباتڕێوە یاخود هەموو دراوەکان هەموو دراوە ژمارەیەکان مەزدەرەکەی مەجهولە، دیار نییە چی باتڕێوە، دیار نییە چی باتڕێوە، چونکە خاضع نییە، لەژێر ڕکێفی هیچ قانونێک نییە، لەژێر ڕکێفی هیچ وڵاتێک نییە. بۆی تۆ گەر بەشداریت کرد لە کڕین و فرۆشتنی ئەم دراوە بەیانی ئەگە خورا یاخود سقوتی کرد ناتوانانی یەقەی هیچ کەسێ بگری. بۆیە کەس زەمانت ناکە، زەمانەت نییە بۆیە هیچ کەسێک بڕۆ داوا بکە کاتێکە بیتکۆینێکە کڕی داوای عقد بکە هیچ عقدێکت بۆ ناکەن، هەر بۆرسەیەک بیکڕی لیکا کە زەمان بۆی کە من ئەگە ئەمە ئەفەوتەیە واتاتوانی بڵێن هیچ ڕەسیدێکی عالەمی نییە. ئەوەش معایبێکی ترا یان ئەو بانکە فەرمیەکان کە مغەتات نییە بە احتیاطی نییە.
ئێمە باسمان لەوە کرد کە دراوە کاغەزیەکان سێرەکەی هەر وڵاتێک بۆ هەیە بە ئان شتێک دراوە کاغەزیەکان چاپ بکە بەپێ ئەو احتیاطی کە لە بانقەتی ئیتر هەیە احتیاطی ئاڵتونی هەیە یاخود هەیە احتیاطی دۆلاری هەیە یاخود هەیە احتیاطی یۆڕۆ هەیە ئەم دراوە هیچ احتیاطیەکی نییە هیچ جێدەکێکی نییە لە بەرامبەردا عیبێکی تر یاخود مەخاترێکی تر بۆ ئەم بۆ بەکارهاوردنی ئەم دراوە ئەوەیە کە چێنە و کەسانی کە تحکمی پێواکەن نادیارە نازانین چێە و خەتەرێکی تر لە بەکارهاوردنی ئەم دراوە یاخود لە ڕێپێدان بۆ بەکارهاوردنی ئەم دراوە ئەوەیە مەجای زۆرتیایە گروپە تیرۆریستەکان بتوان بە کەیفی خۆیان سیلاحی پێ بکەن یاخود ئەوانەی تیجارەت بە مخدراتەوەکردن یاخود بۆ سپیکردنەوەی پارەی ڕەش و ئەو پارەی کە دزراوە خەڵکانێک پارا دزن ناتوان لە ڕێگەی مەتارەکەی ڕنگ بێ واسییان هەبێت لە ڕێگەی مەتارەکەی خۆیانەوە بەس لە ڕێگەی واتایت چاودێرێکی لەسەر نییە لە ڕێگەی مەتاری وڵاتێکی تر تۆ پارێک زەبە لە عەبەی لێت قبول ناکرێ بەڵام لە ڕێگەی کڕین و فرۆشتن بەم دراوە مەثەلەن ئەم پارەیە بیت لە وڵاتەکەی خۆت ئەبیتە بۆرسەکان ئەو جۆرە بیتکۆینانی پێکڕی یەکسەر لەوێ بۆ کەسی کە ئەتەوێ پارەکەی بۆ بنێری پێڵی کاکە بیکە بیتکۆین و دوای ساغیکەوە بە پارەوە یاخود بم بفرۆشەوە یاخود کەسێک خراپە یاخود کەسێک وەک باسمان کرد کەسێک ئێرهابێت تۆ توێ پارێکی بۆ بنێری بە هەموو شێوەیەک ئەم لە ڕێگەی درۆی ئەم دراوە ئەتوانی ئەنجامی بدەیت فبۆیە ئەمە هەمووی معایبە بۆ ئەم دراوە ژمارەیانە توانین بڵێن ئەم دراوە ئاسانکاریە یان ڕێخۆشکەرە بۆ ئەنجامدانی کردەوەی خراپە زۆر هیچ ڕقابەتی باس لەوە شەکەن کە بەکاردێ بۆ کڕین و فرۆشتنی ڕقیق و عەبید و کۆیلەش یعنی زۆرتر ئەو شتانی کە حکوومەتەکان نایەن مەثەلەن بەکار بێ لە ڕێگەی دراویترەوە تۆ توانی لە ڕێگەی کڕین و فرۆشتنی ئەم دراوە بەکاری بێت باشە مامۆستا لە ڕووی شەرعەوە حکمی مامەڵەکردن بەم دراوە چییە؟ حکمی مامەڵەکردن بەم دراوە من وەک دوای بە دوواداچوونێکی ورد بۆ ئەم دراوە و مواسەفاتەکانی و شێوازی کڕین و فرۆشتنەکان کە کاتێ خەڵکی ئەنجامی ئەدا و هەروەها پشبەستن بە دەقەکانی قورئان و سنت و هەروەها بە پشبەستن بە فتوای ئەنجومەنی فتوا لە زۆربەی وڵاتان گەیشتمە قەناعەتی کە جائز نییە کڕین و فرۆشتنی ئەم جۆرە دراوانەوە لەبەر چەند هۆیەک ئەوەڵەن ئەم دراوە مواصفات و مەرج و محەدداتی دراوی شەرعی لەگەڵ ئەم دراوە ژمارەیانە یەک ناگرێتەوە بۆ کاتێک لە شریعەتی ئیسلامدا فوقەها کاتێک کە مەرجیان داناوە بۆ دراوێک هەتاکوم دراوێکی شەرعی بێ و بەکار بێ و جێگەی قبولکردن بێ و خەڵکی بە دڵنیاییەوە بە ئەتمیئنانەوە بەکاری بێنێ لەم دراوە نایبینیتەوە لەم دراوە نایبینیتەوە وەک ئەو مەرجانە مەرجی یەکەم کە دەبێ یەکەم شت کە ئەمە چاپکردنی دراو یاخود دروستکردنی دراو لە زمانی سیاسی شەرعیە کە دەبێ حاکم پێ هەڵبسێ ئیشی دەوڵەتە یاخود ئیشی بانکی مرکزیە کە نوێنەری حکومەتە لە ڕوان دەستگایەکی قانونی و فەرمی کە نوێنەری دەوڵەت بێ بەکاری بێنێ بۆیە ئیمامی ئەحمەد کاتێک ئەفەرمێ لا يصلح الضرب إلا في دار الضرب من قبل الإمام ئەڵێ دروستکردنی دراو یان چاپکردنی دراو ناگونجێ إلا کە حکومت پێ هەڵبسێ بۆ لأن الناس إذا رخص لهم ركبوا العظائم ئەڵێ ئەگەر دروستکردنی دراو بکەوێتە دەست خەڵکی یعنی فەسادی و زوڵم و ستەم بڵاو بێتەوە لە ناو خەڵکی وهروەها ئیمامی نەوەویش ئەفەرمێ ئەڵێ يكره لغير الإمام ضرب الدنانير والدراهم لأنها من شأن الإمام ولأنه لا يؤمن فيه الغش والإفساد يعني أما رأي زربي فقهاء قبول ناكن وأقريت شو بو مصالح مرسلة مصالح المرسلة كأما برجواندي ولاتي تدايا وتا ما في حقوق مسلماناني تدايا أجر درس كردني دراو بكيوتا دسي غير حكمة يعني براستي خلقي زور زرركا يعني خلقي زور برزوابه وخلقي زور ظلم وخطري لكري فخالي كم دەبێ حکومت خۆی هەڵبسێ بە دروستکردنی دراو ئەم خاڵش لەگەڵ دراوە ژمارەکان یەک ناگرێتەوە چونکە ئەوانەی کە هەڵساون بە دروستکردنی ئەم دراوە نادیارن نازانێت خاڵی دووەم جێگیرکردنی بەهای دراوەکەیە جێگیربوونی بەهای دراوەکە بیتکۆین یاخود دراوەکان تر بەهاکەیان ئەبەدەن جێگیر نییە لە چەند سنتێکەوە دەستیان پێی کرد ئەوانەی کە دروستیان کرد ئێستا سعری ئیمڕۆ گەیشتوتە 2 دەفتەر و 8 وەرەقە
هەرێزە بەلەح زۆرە. بۆیە ساڵی 2017 ساڵی گەشەکردن بوو بۆ ئەم دراوانە خاصەتەن بیتکۆین لەبەرەوەی سەرەتای ساڵی 2017 بە $1000 بوو کۆتایی ساڵ گەیشتە $20,000 ئیمساڵ لە کاتی کەرنتینە و کۆرۆنەکە گەیشتە 50 وەرەقە ئێستا ئیمڕۆ سعری 280 وەرەقەیە یعنی ئەگەر بە نمونە مثلا حاڵی وڵاتی خۆمان بینینەوە کاتێکە ئێستا حکومەتی عێراقی خۆ هەر بە ڕەسمی ئەیەوێ سعری دراو بگۆڕێ یعنی بزارە خەڵکی لە ناو بازار و بازرگانەکە چ تەشویشیان تێکەوتووە چونکە خەڵکانێک هەیە قەرزی داوە بە سعری کۆن بۆ دۆلار کاتێککە 120 بوو یان 125 بوو ئێستا بە 100 بۆ نمونە 40 بیان 42 بیان 45 بێ هێمە تووشی ئیحراجە بێ ینی لە بین دۆست و برادەر و خزم و کەسێکی زۆر یاخود خەڵکێک بە سعرە کۆنەکەشتی هاودۆیسا چی لێ بکاو چۆن بیفرۆشێتەوە ینی بەڕاستی خەڵکی تووشی ناڕەحەتیەک بوو ئەمە بە شەرتی حکوومەت بە ڕسمی ئەیەوێ سعری دراوی دیناری عێراقی بەرزەوەکە فبووە ئەم دراوەش بەڕاستی ئەسعاری زۆر متذبذبە یعنی ارتفاع انخفاضێکی حاد بەخۆیەوە بینێ یعنی هیچ معقول نییە تۆ لە 50 وەرەقە لە خلال چەند مانگێکەوە بەرزەوە بێ بۆ 280 وەرەقە بۆ ئیمامی ابن القیم ڕەحمەتی خوای لەبێ باسی مەسئلەی جێگیربوونی بەهای دراوەکانەکە ئەڵێ دراو ثەمەنە ئەم ثەمەنەش چۆن ئەڵێ تەقییمی سولعە و تەقییمی شتومەکی خەڵکی پێ ئەکرێ کە ئەمە نرخی 250 دینارەوە نرخی 1000 دینارەوە نرخی ملیۆنێکەوە نرخی 2 وەرەقەوە ئەم شتانە ئەڵێ أو ثمنش يجب أن تكون مضبوطة محدودة لا يرتفع ولا ينخفض بو لبروي أما أو كاتا يعني خلقي توشي غبنة به توشي ظلمة به بازار إفسادي شيء تيكوي توشي تشويشة بين خلقي أما لقل دراوة إلكترونيكان يعني لقل دراوة جماري كان يقناقريتوا بويكا بهاكيان ياخذ نرخكيان جيجيرنيا خالي سيم ئەوەیە مثلا زانایان باسییان کردووە کە مەرجە بۆ ئەوەی کە ئەتاکم بە درایوێک شەرعی بێت بە شتێک بڵین درایوێکی شەرعی ئەوەیە کە لە وەزیفەی دراو ببینێ وظائفی دراوش ئابووری ناسەکان لە سێ ڕوانگە و باسێکن کە وەسیتێکە لتبادل السلع وهروها مستودع للثروة وهروها مقياسك ومعيارك لتقييم الأشياء ئەگەر بینە سەر خاڵی یەکەم کە ئەویش ئەوەیە مثلا خاڵی یەکەم کە وەسیتێک بێ بۆ تەبادل السلع والخدمات باشە ئەڵین ڕنگ بێ لە هەنێ وڵات ڕێگە پێدراوە یان هەنێ بانکی ئەهلی لە هەنێ وڵات ڕێگەی پێدراوە جزئیان ڕنگ بێ ئەم شەرتە تحقیق بوو بێ وەک وەظیفەی بیتکۆین بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم وەظیفەی تحقیق نەبووە وهروها خاڵی دووەم خاڵی دووەم کە ئەوەیە معیارێک بێ بۆ یان مقیاسێک بێ بۆ شتومەکەکان ئەمە کا لە بازاری ئێمە تحقیق نەبووە یاخود لە بازاری زۆربەی وڵاتەکان ئەم شتە لەگەڵ بیتکۆینە یاخود لەگەڵ دراوە ژمارەکانی تریەک ناگرێتەوە وهروها خاڵی سێمش کە مستودعە يعني چی مستودعە للثروة يعني ئەو پارەی هاتە نوێنەری ثروەکەی تۆیە يعني تو ثروە چەندێ ئەبلاکت هەیە چەندێ سیاردەی فرۆشی ئەو پارەی تو نوێنەری ئەو هەبوو ئەملاکەی هەتا ئەمیش لە ڕوانگەی بیتکۆینەوە ڕنگ بە یەک نەگرێتەوە چونکە تۆ نازانی مەزەرەکەی چییە کە يعني معقول نییە دڵت بۆی ئیطمئنان ناکە بۆ لە عرف و عادەت و اصطلاحە دڵت بۆی تەمین نابێ کە تۆ هەموو سەرۆت و سامانەکەت ماڵەکەت پارێزراوە بفرۆشی و بچی لەناو بەرنامەیەک داینێ ئەخر کڕین و فرۆشتنی دراوە ژمارەیەکان ئەوەیە تو تعامل لەگە بەرنامەیەکەکەی ئەمە یعنی بەڕاستی کەسێکێوێ زۆر جەریء بێ بۆیە لە چەند ڕوانگەیەکەوە زانایان کاتێک کە تەحریمیان کردووە بزانە ڕوانگەی جەهالە يعني نادیارە وەک باسمان کرد سەرچاوەکەی نادیارە و هەروەها ئەوەی سەرپەرشتیارێتی نادیارە ئەوەی تحکم پێوەکە نادیارە ئەوەی زمانی پارەکەی تۆکە نادیارە کەس نییە و خاڵێکی ترش وەک باسمان کرد ڕێگەیەکە بۆ بەهەدەردانی سەروەت و سامانی خەڵکی يعني تۆ معقولی وەک باسمان کرد کابرایەک پارەیەکی زۆری هەیە بچێت لەناو ئەو بەرنامەیە داینە ئەمە لە ڕوانگەیەکی ترەوە قومارە تو نازانین چی بەسەر دێ زەمان نییە ئەم پارەی تۆ جاروایە زۆر بەرزوا بێ جاروایە تەواو زەرەری زۆرەکەی بۆیە عولەما هەنیشان بە قمار ینی کڕین و فرۆشتنیم دووە بە قمار ناوێ بن بۆ نمونە مامۆستا وهروها فرتوفێڵشی زۆرتایە هەنێک کەس دێت لەبەر خاتر خۆی ینی چۆن ئەڵێ تەماح خاتە پێشت با بیکڕین ئەوە نەقەنجاستە دەینێ ئەوە نەقەنجاستە دەینێ بەڵام کاتێکگە سقوتی کرد خۆی ناکاتە ساحێبت و هیچ زمانێک نییە هیچ عقدێک لەم بەینەدا نییە یانە موقعی داخستە و ماڵپەڕی داخست کێ زمانێک داخست هاکرا هیچ تەواو تو دەست بەرە بێ ینی وەگە وەژ نییە ئەو کابرای باسی ئەو کابرایانە کرد
کە ئیغڕای خەڵکیە کرد کە ئەویت بە خەڵکیە و دووەرن شت و غەراز و شت و مەکەم بۆ بێنن من دوای چەند مانگێکی تر من قەنجازی دووبارەتانە دەمەوە ینی دەبڵتان دەمەوە مضاعفتانە دەمەوە لەبان دەستیان هەندێک کەس لەبان دەستی تاریخ و شتی بۆی نووسی و یان لەبان وەرەقەیەکی مثلا لە ناو سیارەکەیان وەرەقەیەکی کۆن ینی بەداخەوە موسڵمان نابێ ئەوها فێڵی لێ بکرێ موسڵمان نابێ ئەوە نەساویلکە بێ کە ئەوها ئەو سەرۆت و سامانەی هەیەی بیکاتە مامەڵەیەکەوە کە ئەو سەری دیار نییە. باشە مامۆستا هیچ دەستگایەکی فتوای فەرمی فتوای حرامبوونی ئەم دراوی داوە؟ ئێمە گەل لە وڵاتی خۆمانەوە دەست پێ بکەین جارێ دەستگای فتوای باڵای هەرێ فتوای داوە کە مامەڵەکردن بەم جۆرە دراوانە حرامە و هەروەها وڵاتی عێراق هەم دیوانی وەقفی سونی لەسەر ماڵپەڕەکەی خۆی فتوایان هەیە بۆ کە فتوای حرامبوونی ئەم کڕین فرۆشتنی ئەم دراوانیان داوە و هەروەها دارالئیفتاء لە عێراقیە ئەوانش بەجیا ئەگەر هەر کەسێک بگەڕێتەوە بۆ موقعەکانیان دیارە ئەمجا بۆ وڵاتانی دراوسێ ینی بۆ نمونە موسسەی نەقدی سعودی بە هەموو شێوەیەک قەدەغەی کردووە کە هیچ بانقێک لە سعودیا کڕین فرۆشتن بەم دراوە بکە موسسەی نەقدی سعودی جگە لە زاناکانیان ینی مەشهورترین زانایان شێخ سلێمان ڕوحێلیە ڕحمەتی خوای لێ بێ کە فتوای تەحریمبوونی داوە و هەروەها عەبدوڵڵا الموطلق کە جاران یەکێک بوو لە هەیئەت کیبار العولەما ئەو بە هەمان شێوە فتوای تەحریمبوونی ئەم کڕین فرۆشتن بەم دراوەی داوە. ئەمجا دارالئیفتاء الإماراتية دارالئیفتاء المصرية وجامعي أزهرش ئەوانە مهم بەڵێ و هەروەها داری ئیفتائی کوێتی داری ئیفتائی قەتەری داری ئیفتائی فەڵەستینی و زۆربەی وڵاتەکانی تر حتا داری ئیفتائی تورکیش فتوای لەسەر ئەوە هەیە وڵە وڵاتی وەک بەنگلادیش هەر کەسێ تعامل بەم دراوانەوە بکات 12 ساڵ حکومە درێ فبوویە وەک باسم کرد زۆربەی داری فتواکان یاخود ئەنجومەنی فتوای باڵا لە وڵاتەکان فتوایان لەسەر حرامبوونی داوە ئێمەش من وەک باحثێک ینی کاتێکە فتوای ئەوانم بینی ینی زیاتر تشجیعمی کرد کە قسە لەسەر ئەم مەسەلەیە بکەین ئەژین ئەگەر ئەوان فتوایان نەدایە ئێوە مستەوایمان نەبوو کە حرامی ئەم چکە من وەک توێژەرێک وەک باحثێک باسی خۆمەکەم نەک وەک مفتیەک. بەڵێ هەندێک خۆتە زانی ئێستا یعنی بازارەکان پێشکەوتونە و هەندێک بە پاساوی ئەوەی کە ئەگەر ئێمە مواکەبەی عەسڕ نەکەین لەگەڵ سەردەما نەڕۆین دواکەوین بۆیە ئەبێ ئیش بەم دراوەش بکرێ. بڵێ ئیسلام هاتووە بۆ خزمەتی مرۆڤایەتی و هەروەها ئیسلام هاتووە بۆی ناڕەحەتیەکان کێشەکان ئازارەکان لەسەر مرۆڤەکان لادا بۆی ئیسلام بە هیچ شێوەیەک ڕێگر نیە لە داهێنانەکان و هەروەها ئیسلام ڕێگر نیە لە شتە تازەکان بەڵام بە مەرجێ حرام نەبێ بۆیە بەداخەوە بابێت هەر کەسێک وەک چۆنەڵێ خاستن وڵاتەکان ئەگەر ئەمە کە باسی لێواکەین ئەمە کاروباری حکومەتە ئەگە بێ نظام و سیستمی بلۆکچین بەکاربێنەوە بۆ دروستکردنی راومانە نییە ئێمە کە کاتێک کە ڕێگری لە کڕین فرۆشتن بەم دراوەکەی لەبەرەوە عیلەی لەکەش ئەوەیە کە سەرکێشێ بۆ قمار سەرکێشێ بۆ بەهەدەردانی سەرۆت و سامانی خەڵکی بۆ خواردنی پارەی خەڵکی بە ناحەق و هەروەها غەشی تایە فرۆفێڵی تایە سووی تایە ڕیبای تایە زەمانەت نییە لەسەری زەمانەت نییە لەسەری. باشە حکمی و کەسانە چییە کە بەناوی وەبەرهێنان پارەی خەڵک وەردەگرن بۆ کڕینی دراوی ژمارەیی بە پاساوی ئەوە کە هەندێک لە مامۆستایان دەڵێن دروستە و بەناوی مضارەبەوە یاخود خۆیان هەر لەو مامۆستایانە هەیە مامەڵی پێواکە خەڵکیە بینێ مامۆستایە و مامەڵە بەو دراواکە حکمی و کەسانە چییە؟ من تەبەدامە کرد ئەو مامۆستایانە پەلیان نەکردا لە بەشداریکردن لە کڕین فرۆشتنی ئەو دراوانە چونکە زۆربەی وەک باسم کرد زۆربەی ئەنجومەنی فتوای باڵا لە وڵاتەکان فتوایان لەسەر حرامبوونی داوە تر ئەو مامۆستایە بە چ پاساوێک حەڵالی کردووە من تێناگەم یانی نازانم من هەنێ ئارایی مثلا هەندێک کەسم بین هەنێ طالب علم کە ئەڵێ الأصل في الأشياء الإباحة يعني أصل لە شتەکان مباحە مرۆڤ بێنێتە کایەوە خۆت بەکاری بێنێکی لەوانە دروستکردنی دراوە ئەخر ئێمە بۆ ئەم دراوەش مادا و هەنێ خەڵکی بەکاری هێنێ و دراوە بۆ کڕین فرۆشتنی پێوەنەکەین بەڵام وەک باسم کرد ئەم دراوە لەگەڵ ئەو مەرجانی کە لە شەرعدان دراوە بۆ ئەوەی کە شتێک بە دراو دابدرێ یەک ناگرێتەوە دووش جەهالەتی تایە یعنی چۆنەڵێ غەرەری تایە ینی خەتەریاتی تایە بەکار هاوردن و کڕین فرۆشتنی ئەم دراوانە خەتەرەوە ترسناکە خەڵکی بۆ زەرەرناکان ڕنگ بێ پرسیار ئەو پرسیارە بگرێ خەڵکی تووشی زەرەر نەبوو بۆ نمونە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی لە کۆمپانیەکانی وەبەرهێنانەوە بەشدار ئەبن ئەوە قەرضێکی ڕیبەوی ئەیدەن ئەو مضارەبە نییە چونکە کاتێک کە تۆ
کاتێک کە تۆ پارەکەتە دەیتە ئەو کەسەی کە وەبەرهێنانت بۆ ئەکا ئەو پێت ئەڵێ دەسمایەکەت هیچی بەسەر نایە و بۆ نمونە من مانگی 15 وەرەقەت دەدەمێ بە چه حەق و حیسابێک مضاربە ئەوەیە دوو کەس بەشداری بکەن لە شەریکایەتی بکەن کودێکی خۆمان شەریکایەتی بکەن پارە و ئەسمان لە یەکێکانە ئیش و تەعەب و جوهد لە یەکێک لەوەی ترە واتە خێرەکەیان دیاری کراوە خێرەکەیان نسبەی خێرەکە ڕێژەی خێرەکە دیاری کراوە ڕێژەی خێرەکە لێرە دیاری کراوە بەڵام لە کڕین و فرۆشتنە ڕێژەی خێر دیاری نەکراوە ڕۆژێ بازار باشە ڕۆژەیە خراپ ئەمە لەلایەکی تر هەر کامێکشان مەرجی ئەوە دابنە بڵێ وڵا کاکە دەستمایەکەم نابێ هیچی لەبیان تەرەفی مقابل بێ لە کاکە من گرنتیتە دەمێ مانگی ئەوە نەتە دەمێ ئەم شەرتە باتڵە لە بابەتی مضاربەیە ئەمان لێرە زۆربەی کۆمپانیای وەبەرهێنانەکان ئەو مەرجا کرد ئەڵێ کاکە دەستمایەکە ثابتە من بۆ نمونە گە دەفتەرێکم دەیتێ من مانگی 15 وەرەقەتە دەمێ بەڵام لەو دەفتەرە مانگی 2 وەرەقەت بۆ ئەجێڕمەوە زایدن 15 وەرەقەی قانجاز لە کۆتا مانگش چکە من دەمانگی ئەخایەنێ ئەگە دەفتەرێ تەقسیم دەیکەی لە کۆتا مانگش 2 وەرەقەت بۆ ئەجێڕێتەوە و 15 وەرەقەتش بۆ ئەجێڕێتەوە یعنی ئەم دەستمایە ثابت بوو ئەمە بە چ شێوەیەک نازانین لە چ جۆرە ئیش و کارێک لە ثابتبوون و جێگیربوونی سەرمایەکەی یاخود لە جێگیربوونی ڕێژەی خێرەکەیە خێرەکە ئەبێ یاری بکە ڕۆژێ بازار باشە خێرەکە بەرزە بێتەوە ڕۆژێ بازار خراپە خێرەکە دابەزێ ئەگەر وا بێ ئاساییە بەڵام ئەوەی باسەکەن جێگیرە لێ ترشی هێبراکەم هەردوولا متفقنەوەی کە دەستمایەکە نابێکی لەسەر بێ احتیمال لە زەرەرکەن احتیمال ئەو دەستمایە زەرەرکە بەڵام لای ئەمە ثابتە بۆی عولەما فەرمانەکە ئەو مەرجانەی تیا بۆ ئەمە قەرضێکی ڕێبەویە ئەمە مضاربە نییە باش ئەو کەسانەی کە بەشدارە بن لەم کۆمپانیانە یعنی ئەزانن ئەو پارەی ئەوان ئیشیشی پێکرێ ئەزان بەشێکی پیان وتراوە کە کڕین و فرۆشتنی بیتکۆینی پێواکرێ ئێمەش باسمان کرد کڕین و فرۆشتنی بیتکۆین زۆربەی دەمو دەستگاکانی فتووا لە جیهاندا یاخود زۆربەی کۆربەندە فقیەکان فتوای تەحریمیان داوە تر ئینسان ینی گەفێڵ لە خۆی نەکا و خۆی هەڵنەخەڵەتێنەوە دیارە ینی مەسەلەکان بە چه عقارێکە ڕۆیشتووە و هەروەها شوبهەی ترشیان هەیە ئەوەیە کە ئەڵێن ئێوە بۆ ئەڵێن وەزیفەی دراوە نابینێ ئەوە نییە بیتکۆین لە هەنوێشێن وەزیفەی دراوە بینێ بەوەی کە کڕین و فرۆشتنی پێواکرێت لە هەنێ بانکی ئەهلی لە جیهاندا ئێمە ئەڵێن وجودی ئەم دراوە زانایان ئەڵێن عەفوەن وجودی ئەم دراوە تەعەدایە لە مولکی گشتی تەعەدایە لە اقتصادی ئەو دەوڵەتە چونکە زەرەر بۆ اقتصادی ئەو دەوڵەتە ئەگەیەنێ وەک باسمان کرد کەسێک ئەگەر پارە بدزێ یاخود پارەیەکی بە ناشەرعی دەست بکەوێت یاخود هەربیوێ پارەی ئەو وڵاتە بە قاچاق بەرێتە دەرەوە زۆر بە ئاسانی لە ڕێگەی بیتکۆین و ئایباتە دەرەوە چونکە مەزدەرەکەی نادیارە ناشزانی چێە و نازانی هەدەفیان چی ئەوانەی کە نظامی بیتکۆینە بەنەڕێەوە نازانی چێن نازانی هەدەفیان چییە ئەی نازانی سەر بۆ چێ ئەکێشێ بڵێ مامەسا ئەوترێ ئەمە گەورەترین شوبهەکانە کە بەدەستیانەوە یاخود شوبهەیە تریان هەیە ئەڵێن ئەوە نییە ئیمامی مالک ڕحمەتی خوای لێ بێ کە لە شوێنێکاڵێ ئەڵێگەر خەڵکی ئەوەیان بەباش زانی کە کەوڵی ئاژەڵەکان بکەن بەدراو و کرا بەدراو سیکە و عینی هەبێ ینی هەموو جوودی هەبێ و هەم کوتان شێبێ ئەوان بوو بەدراو تەواو ئەڵێ کاتە بن ئەگەر حیسابی بۆ کرا ئەو کاتە کڕین و فرۆشتنەکەی لەگەڵ ئاڵتون و زیوە ئەگەن یەدەن بێد و ئەم تەماثولەکە و ها بها لەگەڵ تەطبیق نەبێ ئەو کاتە من بەڕیبایە زانم بۆ نمونە بەڵێ باشە ئەم قسەی ئیمامی مالک ئەم ئەثەرە زانایان چۆن شەرحیا کردووە ینی ئەمانەی کە فتوای حەڵالبووری کڕین و فرۆشتنی ئەم دراوایانەیانداوە بە کەیفی خۆیان شەرحیان کردووە یاخود چۆنەڵێ تەفسیریان کردووە دەوابێن بگەڕێنەوە بۆ تەفسیری فقها چۆن تەفسیریان کردووە فقها بەوە تەفسیریەکەن ئەگەر حکومەت ئەنجامیدا قسەکەی ئیمامی مالک لەسەر ئیشی تاکی خەڵک نییە ئیشی تاکی خەڵک نییە ئەگەر ئیشی تاکی خەڵک بێ من و توش بۆ خۆمان بەیانی دراوی ژمارەی دروستەکەین و ئەو کاتە دیعایی بۆکەین و پاڵپشتی ئەکرێ وەک بیتکۆین و ئەمە مقایەضە نییە مقایەضە ئیشی ئەوامی خەڵکە بڵێ ئەتوانێ بەکەیف خۆی چی بگۆڕێتەوە چی بێنێ ئەو کاتە وەک باسمان کرد سەروەت و سامانی ئەو وڵاتە ئەو گەلاکەوێتە کۆمەڵی دەست بۆی کە زەر و رزیان بە فەقیر و هەژارەکەی ترەگەیان یاخود بە چینێکی ترەگەین یاخود کۆمەڵێکی دەزڕۆ کە ئەو توانە مادیەیان هەبێ و ئەجیزە و ئالاتیان هەبێ بتوانن دراو لە وڵاتە دروستکردن و بەڕکێفی خۆیان بێ حتمما زەرەر بە اقتصادی وڵاتە گەێنێ زەرەر بە ڕزق و ڕۆزی فەقیر و هەژارە گەێنرێ زەرەر بە ئیشوکاریان نەگەێنرێ باشە بۆی ئەم شوبانە بەهێزترین شوبهەیانە بڕوا ناکەم هیچ شوبهەی تریان هەبێ بۆیە من لێرەواڵێم ئینسان دەبێ شەرع ڕەچاو بکە نەک ڕیجال یعنی تۆ
وەرە ڕیجالەوە لە ڕێگەی حەق بناسە نەک تو حەق لە ڕێگەی ڕیجالەوە بناسی احتیمال ئینسان بەڕکێفی خۆی ئەو بەعقارێکا بیبە وەرە بگەڕێ بۆ فتوای زانایان وەتا بەشداریکردنی مامۆستایەک لە ئەم دراوەیە شەرعیەت نادا شەرعیەت نادا بە کڕین و فرۆشتنی ئەو جۆرە دراوانە بەڵێ باشە لە حاڵەتێکدا وڵاتان دانیان بە ئەم دراوەدا کە لە ڕووی یاساییەوە ئەو کاتە هەڵوێستی مامۆسایان وەک خۆی ئەمێنیان ئەگۆڕێ حتمما ئەو کاتە ئەگۆڕێ چونکە ئێستا ئێمە ئەو ڕخنەی کە لە دراوە ژمارەیەکانی گرین ئەوەیە کە مەزدەرێکی قانونی نییە سەرچاوەیەکی قانونی نییە سەرپەرشتی دروستکردنی بکات ئەگە کەوتە ژێر ڕکێفی دەوڵەتەوە و دەوڵەت خۆی هەسا بە دروستکردنی و سەرپەرشتیاری کرد و مافی خەڵکی پارێزراو بوو تەشویش نەکەوتە ناو بازارەوە غەدر و زوڵم نەکەوتە ناو بازارەوە ئەو کاتە فتواکە گۆڕێ چونکە فتوى تتغير من زمان إلى زمان ومن مكان إلى مكان وأروها الحكم تدور مع العلة حيثما دارت من حيث الوجود والعدم استكى زربي أنجمني فتوى كان أنجمني فتوى بالا لزربي ولاة كان فتوى تحريم عندها أم علتاني تاعي أم علتان نما بياني هر ولاتك ودراوي خوي أبو وكاتكسنات وأنا حرام بمرجع جهاليتي نامين كواتا ممكن فتوى بقوريني علك بەڵێ مامۆستا هیچ پێشبینیەک تەیە بۆ چارەنووسی ئەم دراوانە؟ وڵی بن اقتراح و پێشنیاری پێشبینیم ئەوەیە هەر کەسێک کە بەشداری کردووە لە کڕین و فرۆشتنی ئەم دراوانە و پارەی داوای تر لە ڕێگەی سیستمی هەرەمیەوە بیان سیستمی شەبەکەوە بێ پێی ئەڵێم و داوای لێکن بە زووترین کات پارەکەت وەرگرەوە ئەژینە هەر ڕۆژی بیسینەوە کە سەرچاوی ئەم دراوانە لە وڵاتەکان کە کۆمپانیاکانن سێرەکی خاوەنەکەی ڕاکە یاخود بزرە بێ یاخود هەڵدێ یاخود وەک جەنابەت فەرمووت ئەڵێ وەڵا تەواو پارەکەمیان برد یان هاکرا یان ئیفلاسم هاورد زۆر بە ئاسانی بۆی ئەڵێم ڕەحمەتی خواتان لێبێ دەرس و عیبرەت وەرگرن بۆی پێشی خۆتان بۆ نمونە دراوی وەن کۆین کە خاوەنەکەی ئافرەتێ بوو سەروەت و سامانەکەی گەیاندە تقریبا 4 ملیار دلار و ڕۆی دیار نەما تا ئیسێ کەس نازانین بۆی چۆڕۆی فمن پێشبینیەکەم کە هەر دراوێ لەم دراوانە لە کۆتاییە ئەو های لێبێ چونکە مەزدەرەکانیان سەرچاوەکانیان دیار نییە حتمما خەڵکێکی زۆرشمان بینی کە غەدر و زوڵمی زۆریان کرد و سەروەت و سامانی خەڵکیان بە دەحەق خوارد فمسلمان حیفە کاتێ وەعظ و چۆن ئەڵێ دەرس و عیبرەت لە غەیری خۆی وەرنەگرێ تو دینی غەیری خۆت و پێشووی خۆت یاخود خەڵکانێکی تر داخکران پارەکەیان خورا تو لای خۆتەوە بوو دەرس و عیبرەت وەرناگری واز بێن ماسا لە کۆتاییدا ئامۆژگاری چییە بۆ ئەو کەسانەی کە بەم دراوە تێوەگلاون ئەمۆژگاری بەوەیە تەوبە بکەن واز بێنن ئێوە حقیقەتەکەتان بۆ دەرکەوت و ئەگەر فێڵ لە خۆیان نەکەن با بگەڕێنەوە بۆ فتوای ئەنجومەنی فتوای باڵا لە زۆربەی وڵاتەکان باسمان کرد هەتا لە هێرمی کوردستانش ئەنجومەنی فتوا باڵای داوە زۆربەی مامۆستاکان پێیان حرامە بەشداریکردن لە کڕین و فرۆشتنی ئەو جۆرە دراوە ئیتر واز بێنێ ینی چاوەڕێی چیتە ظروفی ژیان ظروف و زەحمەتی ژیان وا لێ نەکا بێموچەی یاخود بێکاری وا لێ نەکە دەست بۆ حرامەری حرامە خێری تێدا نییە حرام ئیلا ئەو کەسانی کە حرامە خۆن ئیلا خۆی پەروەردگار پێیان دەرەکا یعنی مە زوڵمێکە واز بێنە ظروف وا لێ نەکا بۆیە ئەگەر ڕێک بێ پێم بڵێ خەڵکێکی زۆر بەشدارێکات یان سەرەکی خەڵکی زۆر فێڵی لێکرێ بەسایی ئەوەڵەن واعزی ئیمانیەوە کەمە وازعی ئیمانی و عفوان کەمە و هەروەها جەهلێکی زۆر هەیە ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ زمانێک بەسەر ئومەتەکەم دێ ئەڵێ نازانین یعنی بە چ شێوەیەک پارەکە پەیداکەن لا يبالي المرء من كسبه جۆ نادا بەڵێ لەبەر چێتی لەبەر نەزانێتی و پێشنیارشم بۆ حکوومەتی هەرێم کە خۆی هەڵبستێ بە ئەوەی کە دراوی ئاژمارەی دروستکات چونکە ئیستا چەند وڵاتێک خەریکن ئەو پرۆژێ ئەنجام بدەن وەک ئیمارات وەک سعودیا کە بەتەمەند دراوێکی مشترک و بۆەوەی مافی هاوڵاتیەکانیان پارێزراو بێ و هەروەها وەک دوانەکەوندا بەکارهاوردنی ئەم تەوڕەی کە تەکنۆلۆژیا گەیشتۆ پێی یاخود بارە ئەلکترۆنیەکان گەیشتۆ پێی یانی بە ئەوانی استفادەی لێ بکەن چەندی مهمە تاجرێک ئەگەر لە هەر وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر پارەکەی تەحویل کە بە شێوەیەکی زۆر سەریع و هەروەها زۆر بە ئاسانی و لە ماڵەکەی خۆت و هەر لەبان مەکتەبەکەی خۆت لاپتۆپ یاخود مۆبایلەکەت پێ زۆر بە ئاسانی ئەوەیە ئێمە بادوانەکەوین بەڵام بە شێوەیەکی حەڵاڵ نەک بە شێوەیە کە لەگەڵ بنەماکانی حەڵاڵ و حرامی ئیسلام یەک نەگرێتەوە با ئێمە مواکبەی ئەم تەکنۆلۆژیا و تەتەوڕەی کە بواری تەکنۆلۆژیا و ئەلکترۆنیات گەیشتۆپی با بەو شێوەیە بەڕێوەیەکی شەرعی بەکاری بێنین بەڕێوەیەکی شەرعی بەکاری بێنین خی گەورە پاداشتی خێر دەداتەوە بە باشترین شێوە
بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامە تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ والسلام عليكم ورحمة الله وبركاته. الذين يأكلون الربا لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس ذلك بأنهم قالوا إنما البيع مثل الربا وأحل الله البيع وحرم الربا